ئێمە چین بۆ ئەمریکا داگیریکەین یا ئەمریکا هاوێری داگیر؟ ئێمە چین بۆ بەریتانیا داگیرکەین یان بەریتانیا هاوێری داگیر؟ ئێمە چین بۆ فەڕەنسا داگیرکەین یان فەڕەنسا هاوێری داگیر کرد؟ کەچی هێشتا ئەوان قوربانیەکەن و ئێمە دڕند دەکەین. خەڵک ێستا وای بین لە کاتێکە ئێمە لە وڵاتی خۆمان دانیشین ئەوان کردویانتە سەرمان. ئێمە نەچینێتە سەر وڵاتیەوان، بە هەموو شێوەیەوان کردویانتە سەرمان. کەچی هێشتا خەڵکی نەفام و نەزان و کافر و مشریک ئێمە بە دڕندەکە زانێ ئەوان بە قوربانیەکە و بە ڕزگارکەر و بە ضەحیەکە دائن. وێ بەڕاستی کوفری عالەمی هەمووی یەک میلەتە و هەمووشی بە بەردەوامی خۆی ئامادە کردووە بۆ لێدانی موسڵمانان. و لە هەر شوێنێ ببینێ موسڵمانانێک جوڵیان هەیە لێدە، سەرەتا بە جاشەکانی ناوخۆڵێ بیگرن، سژنیکەن، بیکوژن، وای لێکەن خۆی جەماعەتەکەی کە جاشەکان سەیتەرەیان بۆ نەکراڵێ ئەوە تیرۆر لە فڵانە شوێنە بە بەهانەی تیرۆرەوە خۆی دێ خاکی و مەڵتیقەیە بە توورەکە بێژێ و ژن و ماڵ و کچ و گەورە و بچووک هەمووی تەفر و توونەکە و ئەنجا داهاتەکەی قوتە ڕواتۆ بۆ وڵاتەکەی خۆی و هاوڵاتیەکانی خۆی خۆشەژیانێ. دوایژە لە شڕوتەکەی تۆ ئەگەر هیجرەتەکە بۆیە و کۆچەکە بۆیە بابیکە لە جوێیەکی ئینسانیەتی های قەچێکە ئینسان نەمانە بابژین. بەڵام ئینسانی دەرەجە چەند؟ دەرەجە دوون حەتینەیەک بێ بۆ کۆی خۆی بێ کۆی لێ حسابی کۆی لێ بۆ کەچکە کۆی لە ئەوسا دەرەجە دوو لە ناو موجتەمەعەکانی ئەوانە هەرە نیظامەیە با تۆ بەڕێ و تاڵ. کەچی هێشتا ئێمە خراپین ئەوان چاکن. ئەوە حاڵی ئەو خەڵکانە شەکام ڕۆ لەناو خۆمان ئاژین کە یعنی بە حەقی ئەمریکا و ئەوروپا و کوفری عالەمی ئەزان کە خاوەنی چەک و هێز و ئەوانە بن، بەڵام بە هیچ شێوە بە حەقی موسڵمانی نازان کە خاوەنی چەک و هێز بن. بە هیچ شێوە هەر موسڵمان چەک و هێزی هەبوو بە تیرۆریز ناوێ بن، بەڵام کافر هەیبێ بە ڕزگارکرد ناوێ بن. یعنی بۆ گەریمانداران حەذەری خۆیان وەرگرن و هەوڵ بن خۆیان پڕچەکەن و خۆیان بەهێز بکەن بۆ یعنی ئەمە خراپەیە، بۆ ئەمە نابێ. یعنی بۆچی؟ بەڵام بۆ کوفر خۆی پڕچەکە و حەذەری خۆی وەرگریەوە چاکە. بۆچی؟ چ کاتێک ئێمە چوینەتە سەر دەوڵەتەکانی ئەوان وەکەی ئەوان وازیان لە ئێمە هێناوە لە دەوڵەتەکانی خۆیان دانیشتنونێنە سەرێەوە. ئەوە حاڵی مشریکینی ناوخۆشمانە کە ئاوە تەماشای ئەوانەکە و ئەوان دایمە هەمویان یەک میلەتن و هەمویان کۆکن لەسەر لە ناوبردننی مسلمانان بە هەموو شێوەیە. یعنی سیرەکەی هەرچی دەوڵەتی دینە بەتاڵەکانە دەوڵەتێکی دینی خۆی هەیە. هندستان دەوڵەتێکی هندۆسی هەیە، ئەوە بڕۆ رووسیا دەوڵەتێکی شوعی خۆی هەیە، ئەوە بڕۆ دووە لە ئەوروپیەکان بەریتانیا و کۆکیۆ دەوڵەتی مەسیحی خۆیانیانەیە، ئەوە بڕۆ ئیسرائیل دەوڵەتی جوولەکەی خۆی هەیە، حتا بڕۆ دەوڵەتی ئێران دەوڵەتی شیعی خۆی هەیە. بەڵام بڵێ دەوڵەتێکی مسلمانی سنی کە بە قورئان و سنەت حکومکە نابێ هەبێ، نابێ هەبێ بە هیچ شێوە. ئەگەر دەوڵەتی سعودی لە ڕووکەش شتێکی هەبوو ئەویشیان داماڵی نابێ هەبێ. ئیتر وایە بە خۆشی داماڵی بە خۆش داناماڵی بە شەق داتەماڵ، بە لێزەر و بە نەوەوی بە تۆپ و تیارە داتەماڵم. ئاوە بەس مسلمان بۆی نییە دەوڵەتێکی خۆی هەبێ بە قورئان و سنەت حکومکە. وایە ئەگەر ئەمانەی کەم ڕێنمایانەی ئەڵڵا جەل جەلالوهو کە لە قورئان ناتوە تەطبیق کرایە حاڵمان بەم ڕۆژە ناگەشت. ئێستاش بگەڕێنەوە بۆ حاڵە هەموو هاوکێشەکان عەکسە بێتەوە. خذوا حذركم فانفروا ثبات أو انفروا جميعا. يك حليه أي أواني إيمانتان هيناوة بالله وبرسولك وبرياري وبستبون تانداوة بفرماني الله ورسولك صلى الله عليه وسلم. أفرمي خذوا حذركم. خذوا حذركم يعني إيوة ورياي خوتان بن أيواني إيمانتان هيناوة ئێوە وریای خۆتان بن. مەبەست چییە لەمە؟ مەبەست لەوەیە مشریکین نەیەن بۆتان و ئێوە بێ ئاگا بن لێیان، بەڵکو ئێوە دەرچن بۆ مشریکین هەتا نەهاتون بۆتان. ئەوە حەذەرە. ئەوە حەذەرە. حەذەر بریتیە لە ئیجراءاتێک هی لازم کە تۆ پێشوەختای گریتە بەر بۆ ئەوەی ئەگەر هات و کارەساتێ بەسەر تا ڕوو بدا تۆ پێشی پێ بگری و بیگۆڕی بە دەستکەوت بۆ خۆ. ئەوە حەذەرە. بۆیە
ليرى الله سبحانه وتعالى فرمان بشيك حذر لتشوار دوري وأي إيمان داران مشركين وكفار هن لها مجورة كان هي يهود هي نصارى هي مجوس هي عرب هي وثني هي هم جورة كان هي وبيويستا بردوام أقداري تشوار دوري خوتان بن بيشوي أوان بن بسرتانا أيو بن بسريانا ورسول الله صلى الله عليه وسلم بوخوي بردوام لشاري مدينة وايك هر أي بيست هو زيك توزيك كوتونة خوان كوكانو يا هوزك چككرن يا هوزك اسبوشتركرن يا هوزك خواردن وشتن خزنكن تري زاني اما بو اوي بن بسر مدينه بن بسر مسلمانانا اما عده اعداده بو اوي بن بسر مسلمانانا صلى الله عليه وسلم او بو رسول الله صلى الله عليه وسلم بيجوي اوان هنگاو بنين بيشي بيغرتن واذا بسريان او حذره خذوا حذركم باشا إسا أم بابا تعكس بطو أم بابا تيسا عكس بطو هو المنسيري كفري عالمي كي همو يحذري خوي كردو هل يكو أو باري تشكي تطور بيا أو بيشي خستو همو ينووي هاو تشكي نازانم ضنجي وهاي تروجني أنواع تيار وأنواع مدرعات ودبابات وأنواع غواصة وكشتي حربي ونازام تشي أمان أنواع حذري خوي كردو إيه بوي أوان لبيشو بس خوي بوي أيمان داران وحذري خواني أوان حذري خواني أنكتو وأوان لبيشو أنجا لحرجة قاعد يحكي بيستن كومالك مسلمان دروسة بنو بيابن يكسر دان بسرية تفرطوناك أبي مش تعكس بيته وأصلا إيمان داران بوي قتنا من بهشتا روج بقات أم روج چونکە رسول الله صلى الله عليه وسلم 1400 سال پێش ئێستا هۆشداری پێداوین تتداعى عليكم الأمم باشا 1400 سال پێش ئێستا پێی فەرمووین ئومەتانی کوفر هەر هەموویان ئەکەنە سەرتان ئەیکوا حەزب ئەیکوا حەذەر وەرگرت بۆ حەذەرمان وەرگرت